دیمەنەکان دیمەنی پایتەخت یاریێمی کوردستان شاری هەولێرن. نزیکەی ساڵێک بەر لە ئێستا لە دوو کاتی جیاواز و لە ئەنجامی بارانبارینێکی زۆر هەریەک لە گەڕەکەکانی دارەت و قوشتەپە و ڕۆشنبیری و مامزاوە و قەتەوی و تەیراوە و زیلان و زێڕین و چەند گەڕەکێکی تر ژێر ئاو کەوتن و زەرەر و زیانێکی زۆری مادی و ڕێژەیەکیش لە گیانی لێکەوتەوە. بە جۆرێک لە 30 تشرینی یەکەمی ساڵی ڕابردوو لە ئەنجامی بارانبارینێکی بەخڕ چەنگەڕەکێکی شاری هەولێر ژێر ئاوکەوتن لە ئەنجامدا 591 کەس و خان و 149 ئۆتۆمبیل زیانیان بەرکەوت. هەروەها تەنیا لە ناحیەی پیرمام زیاتر لە 50 دوکان و 14 ماڵ زیانیان بەرکەوت و کۆمەڵێک سەر ئاژەڵیش بوونە قوربانی. وڵای دەروزیانەکانمە پارگەلە زۆر بوو. ئێستا تقریبا ترسما هەروامایە هەتا ئێستاکەش لەبەرەوەی دەستیان خۆش بێ پردەکانیان کوونەکانیان گەورە کرد لە 6 کوونی کردیانە 3 کون، بەڵام ئەوەشیان گەورە کرد دەستخۆشیان لێ دەکەین، بەڵام ئەوە چارەسەر نییە. لەبەرەوەی هەر خۆر ئەگەر تەسویر بکە ئەوە هەر خۆرە بەیانی بارانێکی بەقوت بباری لەوانەیە ئەو خۆرە هەم بستۆنای دووبارە پڕ بیتەوە هیچ سوودێکی لێ نابینین. داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین ئەوەی سندوقی لۆ بکە کۆنکرێت بی گەورە بی، لەبەرەوەی ئەوە چارەسەرێکی بنەڕەتی نیە، ئەوە چارەسەرێکی کاتیە. لەوانەیە بارانێکی پار بەقوتر ببارتەوە، لەوانەیە خراتر بی لە پار خراترمان بەسەر بێ، لەبەوەی ئەمە هێشتا ترسمان نەڕەویتەوە ڕاستی. زۆر باش. ساڵی ڕابردوو ئاو چەند هاتە ناو ماڵ؟ بەخوای غورفەی پشتەوەمان تا ئاخر غورفەمان لە پشتەوە تقریبا مەترێک زیاتر بوو. زەرەر و زیانمان زۆر بوو، سیارەمان ئاو بردی، مارمان ئاو بردی، هیچمان نما تێدەگەی هیچ شتێکمان نما. تقریبا زەرەر و زیانی قەرەبووشمان کراوە بەدوهانە بوو، یعنی بەجێرەی پێویست نەبوو. لەبەرەوەی ئێستا من وەکو هاوڵاتیەک بەس سیارەکەم تقریبا 65 رقم زەرەر لێ کرد، ملیۆنە 300,000 مەگرتەوە لە سیارەی، لە ماڵیش تقریبا ملیۆنە کۆن دەکەم مەگرتەوە، بە هەموو 2 ملیۆن هەندێک زەرەری دەفتەرێک زیاترم لێ کات. ساڵی ڕابردوو لە دوای لافاوەکە ئێمە لە کاتی ڕووماڵکردن زۆر کەسە بۆ دەیگوت لێرە لە ترس و لە ڕاوچێ ماوینێتەوە ناتوانین بخەوین، کەس هەبووە خەفەر بووە هەر کاتێ بارانبارینێکی زۆر باری بە بۆ ئێوەی ئاگادار دەکردەوە. ئەو ساڵیش لە هەمان کاتدا کە بارانبارین دەستی پێکردوتە دڵ ڕاوچێ هەیە، هەموو خەڵک دوعای دەکات دەرێ باران باری، بەڵام دوعای دەکەن دەرێ باران نەباری، لەبەرەوەی باران بباری احتیمالە تووشی زەرەر و زیان بینەوە دووبارە، لەبەرەوەی یعنی چارەسەرێکی بنەڕەتیمان لە بۆ نەکرایە. ئەمە عکسی هەموو خەڵک لەوانەیە ئەمە دوعای بکەین بەردەوام بڵێ خوای باران نەباری، لەبەرەوەی هەر شەوەکی خاستن شەو کە باران دەباریان گەوارەك دێ ئەوەک دێ ئەمە ترسمانێ بەڕاستی بە لەڕاوچێەوە دەنوین بە ترسەوە دەنوین، یعنی مرتعنینە هیچ، لەبەرەوەی ئەمە تەماشا دەکەین چارەسەرێکی بنەڕەتیمان لە بۆ نەکرایە. ئیشان کردێ برێم هیچیان نەکردێ، بەڵام ئەو ئیشان نەکردیا کەەوە ئەمە مرتع بین. نزیکەی ساڵێک بەسەر ڕووداوەکەدا تێپەڕ دەبێ، هەر لە دوای ڕووداوەکەەوە دەستیان کرد بە خایانکردنەوە و لە چەند شوێنێک پردیان دروست کردووە، بەڵام ئیشەکان هاوڵاتیان باز لەوە دەکەن بە سستی دەکرێت، ینی ساڵێک تێپەڕ دەبێت دەکرا ئێستا بۆ سندوق بکرا وایە خەڵکی دەکرا هەر لە پاش لافاوەکەوە، یعنی زۆری پێچوو مەسافەتی یعنی 2 مانگ 3 مانگ زیاتری پێچوو ئەو دەستیان پێکرد، یعنی دەبای حکوومەتی هەرێم هەر لە پاش لافاکەوە فەوری دەست پێکردوە و ئەو مەسرفەی لەوەی کرد فەوری بکردوە سندوقی باشتر بوو، لەبەرەوەی ئەو مەسرفە لۆ حکوومەتی لەوانە کولفەتی زۆر بکەی بەڵام ئیسیفادەشی نییە، لەبەرەوەی تو بەس خۆرەکەت پەر کردیا، خۆرەکەت پەر کردی و دووبارە خۆرەکە دێتەوە ناوی کەواتە چت نەکرد، کەواتە مادی بوونێکی بێ ئیسیفادە بوو. ئەو مەسرفەی ئەو هەموو گلێ دەروانانی ئیشان نەکرد، ئیشان کرد بەڵام ئیشەکە بێ ئیسیفادەیە. ئەگەر نەکرێت بەنجێکی کاتیە و ڕەحمەت لە بابەت، ئەگەر ئێستاکە ئیشەکە یعنی چارەسەرێکی بنەڕەتی لۆ نەدرێت ئەو چارەسەر نییە، ئەو ئەتۆ هەر خۆری پەرکە پاش 6 مانچکەوە چ خۆ لێ دێتەوە، پاشی 4-5 مانچکەوە چ خۆ لێ دێتەوە و کەواتە هیچ نەکرد، یعنی کردت بەڵام کردنەکی بێ ئیسیفادە، ئەو ئیسیفادەی نەبوو، یعنی خەڵک پێ مرتعبیتن و برێ ئەلحەمدولیلا وەڵا ئیشێکی وایان کردکەوە ئەمە یعنی لە دەڕاوچێ لە ترس بچینە دەرێ، نا ئەمە شوێک نەچینە دەرێ. زیانەکانی ساڵی ڕابردوو چی بوو؟ وەڵای ئەو دیوارەکەت بوو زۆرمان هەموو تەقی بوو، لافام خوارمان هیچ نما هیچ نابخۆی بەس قەنەفەکەەوە بەخۆ بنیما هیچ کردە
یعنی بە شێوەیەکی گشتی زێرەکانتان چەندی پارە دەبوو؟ دەرکەوە وەڵی بچینە پێ 6 ملیۆن بەخوا 1 ملیۆنە بۆ دوای چیزەکە حولیدا 700,000 داتی پێمە ملیۆنێک 700,000 مەگرێ ئەوان هەم چاریان وەگرت بەخوای لە بەس ئان سارانی بردی بوو ئەم سارم ئاو نەیبرد بەس ماریمان نما هیچ هەراتین زۆر باشە 1 ساڵ بەسەر ڕووداوەکان تێپەر دەبی خەریکە یان جەوەکەش باراناویە باران ئەمە دەست پێ دەکاتەوە. دەوانەکەم ئێرەمانەوە چاکە سەری بکەن دەرم هیچ سپادی نییە ئەنی بخوا ئەوەم 2 ملیۆن لێدا چم لە هەدەقاتە ئەوێ سەبم کچی لێ هاتێ زۆر باش حاجی ترس هەیە ئەو ساڵیش هەمان لافاو دووبارە بکەوە؟ نازانم برێ بە تەمای خۆ برێن چی ئەوگە بە خۆتان دەزان چی کراوە بۆی دووبارە نەبێتەوە؟ وەڵای ئەو مەزرا شتە کرا ساڵی ڕابردوو لافاو دروست هیچ زەرەر زیانتان بەرکەوت؟ لەخوای بزیادبی هەمومانەوە قەرەبوو ئەو لە زۆریش ماوە بەرکرد بەس سەر ساغبی مادەم سەر ساغ بوو ماری دنیا هیچنی هەموو شمالۆ هاتەوە ئێستا خاوێن کراوەتەوە مەزراوە هەموو خاوێن کراتە میان چا کرد ئەو سار هەلە گشت بووینە ئەو کەندانم چا کردیان میان خاوێن کردەوە هەموو جسریان چا کردیا خوا خێریان بەشێک لە هاوڵاتیان دەرێن هیوادارین کۆنکریت بکرێتەوە هیچ کاتێک زەرەر و زیانی لافاو بەرمان نەکەوێت داوا دەکەن ئێوە کۆنکریت بکرێت سەبەب وەڵاهی ئەگەر لۆ مام کرێ گەلە باشە ئەگە عوکمادە شەمالۆکە گەلە باشە ساڵی ڕابردوو دڵڕاوچێتان نەبوو لە کاتی بارانباری دەترسان؟ ئەرە وەڵی دەترسان بەس نەمانزانی ئەو لافاوە دێ نەمازانی ماشەڵە لە پارسەعات دووسێ ئەو لافاوە هات نەمازانی دێ بەس دەیانگۆ ئێرە لافاوی هەیە پێیان دەگوت چکاماندە لە مێژ نەهاتین زەرەر و زیانەکان ئێوەی گرتەوە لافاو؟ هەدیۆمەتەکە هەموو نەگرتەوە ئەو حالەمە هەموو قوڕی بەسەری نەبوو کاکە ها هەموو عالەمە هەموو ماری چوو هەموو قوڕی بەسەری بوو ئەو قوڕەشین و چرکا و پیسی و ئەمەی سەی و هەمووی نەگرتەوە ها ئەلعانەشیش ئەگە ساعیبی ئەو مەزرا و شتەی بن و شارەوانی بگەڕێتن و دائیم خاوێنیان بکاتەوە و ئینشاڵڵە بارانەکی باش دەباریتن خێر و بەرەکەتە گەنەش باریتن لە هەفتەی ڕابردوو بارانبارینێکی نەرم باری ترسل لە ڕاوچێتان نەبوو لەوەی بۆ ئەگەری لافاو ناترسین بەهۆی ئەوەی ئێریان خاوێن کردەوە ئێریان چاکردەوە بەڵام ئەگە خوای گەورە ئیشاڵڵە بارانەکی باش دەباری هێشتان جار هیچمان لێ دیار نییە و ئەو جەگەوەچی ئێستا لە هەفتی حەسارۆکان لەو خەندەقەی پێدادێن کۆنکریت دەکرێت بەڵام میشەکان کەمەک بەستی بەڕۆچێت ئەگەر بێت و کۆنکریت بکرێ ترس و لە ڕاوچەی لافاو بە یەکجاری کۆتایی دێتن پێتان وایە؟ بەرێ دەکەن بۆ نەوە کۆنکریتە کەمەک بە پەلە بکرێتەوەی بە پوختەی پێشی ئەو بارانە کەوەچی جادەکە دەستی پێکرد ئەمە دایم دوعامان دەکرد دەماگۆ هات چەند و حکوومەتشە ڕەبی خوا خێری بنووسی لە قوڕ و چرکاوی دەرکردین مە نەبوو ئەلعانەشیژگە پێشی ئەو بارانەی ئەو سەبەوەمە بۆ کۆنکریت و شتە خاوێن بکرێت و ماری خۆت ئەگە جۆگەکە و مەزرایەکەی خاوێن نەکەیەوە لە ناو دووسێ ڕۆژان ڕوون دەیگری بنەبانەکە بۆ گەنی دەبی کاکە ئەوەش ئەوالێ وەنیە؟ زەرەر و زیانەکانی ساڵی ڕابردوو زۆر بوونیەوە؟ ئەرێ وەڵاهی زۆر ئاو چەند چوە ماڵێ مەترێک بوونی و هەبوو مەتر پتر چوە مارێ کاکە هەبوو مەتر پتر چوە مارێ هەدی بابە منتقی هەموو گرتەوە هەموو چوەستە بنەبانێت و هەموو هەتا منداری نەبردا سەخانی لەوانەیە بخنکا باە ئەدی کو هەلۆ شوان نەخنکە هەم بەنەبوو چەند مامۆستای خنکا منداڵ ئەو ئەدێکوانە قوربە سەرە هاتەمارێ چیژی هاتەمارێ کوڕی نەمردن ناوئاوێ والله مارە ئامۆزای من والله ئاگری تێبەر والله مارە ئامۆزایشکەمە بوو بەقۆ بەکرۆوە هێتیمیانە بوو والله دەچوی ئاگرت تێبەرە بوو لە بەرامبەردا لە حەفتەی کانون یەکەمی هەمان ساڵ بارانبارینێکی زۆر چەنگەڕەکێکی تری شاری هەولێری ژێر ئاو خست لە ئەنجامدا زەرەر و زیانێکی زۆری مادی و 11 هاوڵاتی بوونە قوربانی کە دوانیان خەڵکی دەرەوەی وڵات بوون یەکیان لە وڵاتی تورکیا و ئەوی تریان لە فیلیپین و یەکێ لە قوربانیەکانیش بە هەورە بروسکە گیانی لەدەستدا.
ئێستا لە هەفتی حسارۆکان پێداهاتوونە بۆ منە پردەکان کۆنکریتی کراوە پردوشتیان دروست کردووە ئیش لەسەرەوە دەکرێت لە داهاتوو کۆنکریتی بکرێ بەڵام میشەکان کەمێک بە سستی هاوڵاتیان دەڵێن دەچێت بەڕێوە تا چەندە پێویستە ئەم مەزرایە کۆنکریتی بکرێت بۆ ئەوی ئێوەش لە ترس لە ڕاوچەی لافا و ڕزگارتان بەبێ لافاویش مەزرایەکان پێویستە یعنی کۆنکریت بکرێەوە یعنی شارستانیە بەڵام ئەگەر کە نەشکرێتن هەر ئەزعفەل ئیمان ئەو ساتر ئەوشتانە برنکە لەوەی ئاوەکە تەسی لە ماڵان نکات. بەڵێ ئێستا ساڵێک بەسەر ڕووداوەکە دێپەر دەبێ و وەرزی بارانبارین دەستی پێکردەوە ترس لە ڕاوچێ لە دڵیەوە نیشتووە لەوەی کە ئەگەر بارانبارینێکی بەلێزمە لێرێنەوەتە جێی لافاوەکەی پارین دیسانەوەتە هەر ئەو ئاوە دەتوانین لێرە ئەوە بەسەرکەوێتن ئەگە زۆر بێتن ترەوە لە کاتی زەرەر زیانەکان زۆر بوون لە کاتی لافاوەکە قەرەبوو کرانەوە بە شێوەی پێویست ئەو قەرەبووە نییە یعنی ئەکە تو بریت حساب لەگەر بکات فەوتایە بداتەوە بەڵام هەندەشیان داینەوە ینی مەبلەغەکی هاکەزایی زۆر باشە وەکو هاوڵاتێکی ئەم گەڕەکە زەرەر زیانی لافاوت وەرکەوتووە داواکاری بەڕێستان چی بکرێت وڵی ئەمە ئەوەی کە دەمانێت بمان پارێزن لافاو ینی نەکار ئێمە هەموو شوێنەکان پارێزرێ باشترە لەوەیکەوە ینی مەزرایکی سندوقی بکرێتن دوای هەر لافاوەکە نیە خۆ بۆ گەنێکەش لەوەی زیاترەکەەوە ئێستا بۆنی لە ئۆمارانە دێ خەڵکی بێزار کردێ ساڵێک بەسەر ڕووداوەکە تێپەر دەبێ بەڵامی شکارەکان بەو شێوەیە نییە ناڵەوە پێویستنی هاتەمەشا ئێرە بکە ئێستاوە هیچی لۆ نەکرای ئێرە مەفروز بێ ئێستا ئێرە ساترێکی گەوری لۆ بکرا بە لە ئەوەی خەڵکەکەی ئێرە زەرێکی زۆری پێکەتیە کەچی ئێرە ساتری لۆ نەکرایەکە بیپارێز مامۆجیان ساڵی ڕابردوو لافاو ئێرەگرتەوە گەڕەکەی گەڕەش ڕۆشنبیری ماڵەکەی ئێوە زەرور زیانی بەرکەوت دەگەر زەرور زیانی بەرکەوتووە زەرور زیانەکە چەند بووە بەبەرکەت زۆر بۆ زەرور زیانەکە وڵا بەبەرکەت بێت ئەم زەرور زیانانە باڵێن مادی بووە چەندتان زەرر بەرکەوتووە کومبار بوو سەلازە بوو ئەو شتانە بوو کەونتەر بوو زۆر باشە و گەڕەکە بەشێکیان قەرەبیان وەرگرتەوە قەرەبووتان وەرگرتەوە قەرەبووەکە چەند بووە 200,000 ئەو 200,000 بەس بوو بۆ ئەوەی کە کاڵاکان پێ بکڕێەوە وەرمانگرت و نەفتیان داینێ و زۆر باش ئێستا بۆ نە بارانبارین خەریکە دەست پێ دەکاتەوە هەفتەیەکە بارانبارین دەستی پێکردێتەوە ئێوە لە ڕاوچێدا دەژین بۆی جارێشتر لافاو لە هەندێ دەترسێن مری لۆ دوونی شۆفەر منایرکانم خایان کردەوە هەر بخوان لێ دیارە ئەو شۆفەر ماهیناوەوەڵا مالیەکان هینایی خایان کردەوە هەرو لای لێ درە ڕاوچین لێرە زۆر تەمای خۆ زۆر باشە لە دوای ڕووداوەکە بەشیان خایان کردەوە ئێستا پێداتونە مەزرایەکە خایان کراوەوە بەڵام هەر خۆڵە هاوڵاتیان ترس لە ڕاوچیان لەوەی هەیە کە ئەم خۆڵەیە دیسان جارێشتر بربەستەکان بگرێ و لافاو دروست بێتەوە پێ دوایە کافیە یان پێویستە کۆنکریتیەک بکرێ وڵی هەر کۆنکریتەکە باش نیە بکرێ زۆر باش لە کاتی بارانبارین پارەکە خەڵکی بۆ نەبەنەوە دەبوونە خەفەر بۆی لە کاتی بارانبارینێکی بە لێزمە هاوڵاتیان یەکدی ئاگادارکەنەوە ئێستا ئەو ترسەتان هەیە برای تو هەراتە ناو عەودە ڕۆژ بوو هاتمەە ڕاد لافا هاتە ژۆرێ ئەو مارە بوو ئەو مارە بوو سێ مار بوو هەڵێرە ئەوانش هەمووی بەسەریانە هیچ ئامادەکاریت کردێ بۆ ڕوەڕبنەوەی لافاوەکەی ئەم جارە ئەگەر بێت و خوا نەخواستە دروست بێتەوە لە ئامادەکاری چ بکەم ناوە لە هیچ هەت بەتەم ئەیخوا دەرین باران نونیا دەبی ئاگامان لە خۆبی بەشێک لە خەڵکی لەو کاتاندا ماڵەکانیان چۆر کردووە یاخود بەشی شتریان هەرچی کاڵایە بردووانەتە قاتی سەرێ بۆی بتوانن ئێستا ئەگەر قاتی دوو قاتەیت و ئامادەکاریش لەو شێوازت کردووە وڵی بەتەمای خۆی ئینشاڵڵا دەیکەینەوە جگە لە گەڕەکانی شاری هەولێر ناحیەی قوشتە پەش پارێزراو نەبوو لە زیانەکانی لافاو بە جۆرێک 200 ئۆتۆمبیل و 100 ماڵ و 6 دوکان زیانیان بەرکەوت هەریەک لە ناحیەکانی دارەت و قوشتەپا پشتی شێریان بەرکەوت لە زیانەکانی لافاو لە لایەکترەوە بە شەناوخۆیی شەید شەوکەت زیانێکی زۆری بەرکەوت و لە ئەنجامیشدا زانکۆی سەڵاحەدین یەک هەفتەی وەکو پشوو ڕاگەیاند
کاتی خۆی قدیم مەزرایەکی زۆر گەورە هەبوو لە لای بەنزیخانەی ئاکار لای مەشتەرەکان لای بینی 99 زۆر لێرە گەورەتر بوو زۆر لێرە زەخمتر بوو ئێستا ئەوانان جیلی ئێستا هەنازانی ئەوە کەندیش بووە ئەوەندە جوانیانەوە کرد داوا لە حکومەتی هەرێمی کوردستان دەکەین وە چێمان لۆ بکەن ئێستا تەمەنی تو ئێستا لەوانەیە بچی هێندەرەکە نەزانێ هەر کەندیش بووە هیچ زۆر ینی شتێکی تەبیعی بینای لێکرایە ئەوەی لێکی هەموو شتێکی لێکرایە ئەو عاردە جوانە ئەو هەموو جێ مهمە معقول ئێستا ئەو کەندات و بەس گرێدەری لێدەی ئەو مەصرفی لێکێ بەڵام مەصرفێکی بێ ئیستیفادە نابیەوە لە دوای ڕووداوەکە زۆرێک لە ماڵەکان لە کاتی بارانبانی ماڵەکانیان چۆڵ دەکرد هەنیە گەر بێت و ئەو ینی شێوازیشکردن نەکراوە پێت وایە لە دوای بارانبارنێکی زۆر جەنابەت نەتوانی سیارەکەت لە بەردەم ماڵەکەت ڕابگیرە بەروی ساڵی پار ڕەنگە سیارەکەت چەند کیلۆمەترێک دوورتر دۆزی بێتەوە بە دڵنیاییەوە ئێستا ئەوە جیرانمە دوونە پێم گوتم سارێ لۆ ناکرێت گوتی وڵی دەترسێم ئەوە جیرانی خۆمە ئێستا دەرێ دەترسێم سارێ بکرمەوە دەستێم دووبارە ئاو بیباتەوە وەچی گوتی ئەمە پیاوی فەقیرن لێرە کەسابەت دەکەین بە چەند ساری هەتا پارێ سیارێکی پیا دەکەین سیارەکەمان جاری هەردووکمان سیارەمان ڕۆی تێدەگەی ئەگە ئایا دووبارە باتەوە ئەو چ بکەین ئەو جارە چ بکەین هانا لۆ چێ بین داوا لە چێ بکەین یعنی هەموو خەڵک بای خۆی یارمەتی داینە بەڵام ئەگەر شتەکە دووبارە بۆ سێبارە بۆ چار لەوانە خەڵکی نەتوانانی ئەوەندە یارمەتی بداتون و ئەوەندە ئاگای لێت بێ ئەوەندەوەکە باشترین چارەسەر دەبی ئەمە هانا لە حکومەتی هەرێمی کوردستان بێت داوا لە بەڕێز سەرۆکی حکومەت دەکەم بە تایبەتی داوا لە براگەورەی دەکەم بێتە سەرخەت ئەوە هیچ چارەسەر نییە ئەو نوع ئیشە چارەسەر نیە ڕاستە مادی بوونە لۆ حکومەتی کولفەتی زۆری تێکەدی بەڵام چارەسەر نییە لەبەرێت و بەس خۆرت پەرکردیا کەواتە ئەتو بە یەک بارانی بەقوت لەوانەیە ئەو خۆران بستۆناوی کەواتە تو هیچ نەکرد چارەسەر ئەوەل و ئەخیری بەس ئەوەی سندوقیە ئەوە چی لۆ بکەن ئەوەی سندوقی لۆ بکەن و هەر هەمووی لە چێن دەڕەنانی ئاو دێتە خوارێ عیلازێکی بنەڕەتی ئەو عیلازە ئەو عیلازنی ئەتو ئێستا کە ئێرە قۆڵ دەکەی و خۆری پەر دەکەی ئەو دەکەی ئەوە چارەسەرنی ئەوە پارە لە حکومەتی دەکەی بەڵام عیلازت نەکرد چارەسەر نەکرد کەواتە شتێکی کاتیت کرد پاشی شەش ماژکە پارتی ئێستا کەمە لێرە بەدووە هەر وەختەشی باران بباری بەڕاستی ئەمە شوان نانووی تێدەگەی ئەمە دەبی ئەوە تاقی بکەین برێنیان ڕەبی خوایە دووبارە تووشی لافاوی نەبینەوە چونکە ئەمە هیچ شتێکمان نەدیت کەوا ئەمە پێ مرتابی یعنی ئەوە کرایە برێم هیچ دەکرای بەڵام ئەو عیلازە نەکرا کەوا ئەمە لێ مرتابی داواکارەکانتان مافێکی سەرەتایی ژیانتانە تەمەنا دەکەین بۆتان جێبەجێ تاماتەکەن گەلێک بەخێر بن سەر چاوە بەشێک لە شارزایان پێیان وایە هۆکاری دروستبوونی لافاو لەم چەند ساڵەدا بۆ ئەوە دەگەڕێنەوە کە بەشێک لە پرۆژەکانی نیشتە جێبوون لەسەر ڕێڕەوەکانی ئاوی شارەکە و بە زێدەڕۆی دروست کرا و بربەستی ئاوەکەیان گرتووە لە لایەک تریشەوە زێرابوو کەناڵەکانی دەرچوونی ئاو فراوان نەکراون و پاک نەکراونەتەوە. خۆی هەولێر تۆ بەغورافیەکەی وایە جوگرافیەکەی وایە لە هەوراز بەرەو نشێوی دەڕاتن ئەوەش شتێکی باشە لە بۆ پێکهاتەی هەولێر یاخود ئەو زەوی هەولێری لەسەر دروستکرایە چکە ئاوەکە دەڕوا بە سلۆبی خۆی دەڕاتن و هەلو مەجاریش هەر باشە بەداخەوە ساڵانی ڕابردوو چەندین جار لافاو دروست بووە خۆی کە لافاو لەم شوێنێک دروست دەبی بەڵام دەبی دراسە بکرێتن دەستنیشانی هۆکارەکان بکرێت و چارەسەریشی بکرێت بەڵام هەموو سارێک کە تکرار بۆ نیشانەیەوەیە کە کەم تەرخەمی هەیە کە چارەسەر نەکراوە یاخۆت خەڵکانێکی پسپۆڕ و لێزان لە فەرمانەکان نین کە بەو شتە هەستن یاخود بودجیان بۆ تەرخان نەکراوە پرسەکە هەمەلایەنە هەولێر من خەلکی ئەو شارم هەولێر جاران ئەوها گەورە نەبوو فراوان نەبوو ئاو هەر دەهات لەو بەرزایانەی ڕۆژهەڵاتی هەولێر بەرەو هەولێر دەهات بەڵام ڕێڕەوی هەبوو کەند هەبوو
ئاو لەو کەندانە شۆڕ دەبوو دەسوو لە شار دەردەسوو کێشەی نەبوو لەوانەیە زارۆ بوو خەڵک خاستە منداڵ دەچون تەمەشای کەندەکانیان دەکرد هەبوو خۆشی بۆ سەیران بەڵام ئێستا بەداخەوە بوویتە کارەسات لە بۆ شارەی چونکە تەجاوز لەسەر ئەو ڕێڕەوانە کرایە ڕێڕە و تەبیعەتی ئاوە خۆی دەگریتن دەستی شوێنی خۆی دەکاتەوە ئەگەر ڕێگەل لێگرت باز دەدا لۆ شوێنی دەڕۆ و لافاو دروست دەبیت بڵدەبەتەوەی ئێرە ئەوها تەجاوز لەسەر ڕێڕەوەکان کرایە ئاو دەرفەتی نامێنێت پەنگاوی دەداتەوە و زەرەر و زیانی دەبێتن بۆ نمونەکە دەدەمە ساڵی پار مانجی 12 بوو لافاوەکان لە داراتوی من سەردانم کرد شەوێ باریەم ڕۆژی دوایی چوم سەردانی بن دەرێم کرد بەداخەوە لە ماڵێکە لە ناوەندی شەقامەکەی 3 کەس بوونە قوربانی بە درنگانی شەو ئاو پەنگاویدا بوو ئاو لۆی هاتبوو ئاو لەسەرەوە هاتبوو کۆڕان بوو کە غێر دەبی دەرباز بی ئەو لای بەرزایی بوو شەقامەکە بەرامبەری کە مەفروز بوو ئەوێ دەرچە بایە خانیان لێ دروست کرد بوو ئەوە پەنگاوێدا بۆ چوو ئەو ماڵانە یەک لەو ماڵانە کە قوربانیاندا بوو خۆی ئەگە سیستم هەبی سیستمی بەڕێوەبردننی باش هەبیتن دەبی ماستەر پلان هەبی ماستەر پلان چیە نەخشەیە دروستی دەکەی و دایدەنێ و دراساتی بۆ دەکەی دەڵێ ئەوە ڕێڕێوی ئاوە نابی دەستکاری بکرێ ئێرە سەوزاییە ئێرە خەدەماتە بەڵام بەداخەوە کەسانی دەستڕۆیشت و تەجاوزیان لەسەر ئەم ڕێڕێوانش کردووە و هەروە لەسەر سەوزاییەکانش کراوە چکە سەوزایی چەند زۆربی لە ناو شار ئاوی کەمتر دەکات ئاوی لافاوی کەمتر دەکاتن چکە ئاوەکەی دەمژیتن بەڵام ئێستا زۆربەی ئەو شوێنانە ئەم ویتەخان و بەرە و ڕوبەری کۆنکریت و گەلە زۆر بووە کە هەر ئاو بەڕێ دەکاتن بۆ خوارێ ئەوەش فریان ناکەویتن کە تەجاوزیش لەسەر ئەو شوێنانە بکرێتن حتمما ڕێی ئاوەکە دەگیرێتن و لافاو دروست دەبێت. خۆی دوو بابەتە مەزرا شتێکە داپۆشرا ئەو کەناڵێکە هەیە کە نوێژە کرایە بەڵام ئەویش تەجاوزی لەسەرکراوە خۆڵ و خاشاکەی زۆری لەسەر فرێدراتە ناوی و ڕێ ئاوی گرتیا گەر بێت و ئەو کەناڵە پاک بیتن تەنیا پاکردنەوە بەس نییە چونکە دەبی ڕۆخی کەناڵەکان ئەو بەر و بنەوەشی پێی دەڵێن تەکسیا داپۆشتن یان بە کۆنکریتی یان بە پارچە کۆنکریت هەیە جاهیزە دەستەیەکی دادنێن و دای دەپۆشی هەم ئاوی کەمتر ئەوە دەکاتن تەسیل لە عردەکەی ناکاتن و دەشکرێت دەورا پشتەکەشی یعنی ئەولا ئەوەری سەوزایی لێ بچیندرێت تاکو و نەڕمێتن چکۆگە باران لەولا لۆی بێتە خوارێ دەیڕمێنی و خۆڵ و خاشاکەی داوێتەوە ناو کەناڵەکەی ئەوە چترا ینی سەبەبە چترا و هەروەها مەزرایەکان دەبی هەموو ساڵێ و ناوەش پاک بکرێتەوە مانهۆڵەکان پاک بکرێتەوە ئەو شوێنانەی کە دەزانن ئیستیعابی ئاوێنەکە ئاو بەرگەی ئاوەکەی ناگریتن فراوانی کەن شوێنی مەزرایتری لۆ دروستکەن ئێستا زۆربەی شوێنەکان دەبینن بە بۆڕی لولەیی دەکرێتن قوترەکەی تیرەکەی هەر مەترێک دەبێت بەڵام کە شوێنێک ئاوی زۆر و دەبی یان بە سندوقی بکرێ قەنتەرەی سندوقی ئەوانی چا گۆشەیە یاخودلا کێشە فرەوانەوە کوژورەی ئێرە ئەولا وایواریە و بە ئیسراحەت پێداداڕۆ و ناشگیرێتن و هەروەها ئەو پردانەی کە دەکرێت دەبی بە شێوەیەک بیتن لەو سەری لە بۆ ئەو سەری بیتن تاکو بنی بە کاملی چۆل بیتن یعنی هیچ ئاستەنگ دروست دەبی و ئیسراحەتیش ئاوەکە دەرباز دەبێت.
خۆی دەبایە زوو بکرێتن ئەویشانە یەکەم لە ئەسڵدا دەبایە ڕێگا نەدرێتن تەزاوز لەسەر ئەو شوێنانەی کە لافاوی دروست دەکاتن تەزاوزی لەسەر نەکرێتن بەڵام کە کرایە سەدەبی تەزاوزەکان هەر بگیرێ ئەوانەی کە موسابی بیشن محاسبە بکرێت تەزاوزەکان لا بردێ و ئەوانەی چاپۆشیشیان کردێت لە دایرەکانی حکومەت محاسبە بکرێتن تو هەتاکو جارەچیدی هەست بە مەسئولیت بکە و نێلی ڕێگا نەداتن خەلکانێک زۆربیان دەستڕۆیشتون ئەوانە ویشانە دەکەن مەفروزە و ئەو تەزاوزاتانە هەر بگیرێتن و شار پاک بکرێتەوە لەو تەزاوزاتانە تاکو چیت کە خەڵک زەرەرمەند نەبی خەلق قوربانی نەدات چکات و زەرەری مادی لەوانەیە تەعویز بکرێتەوە بەڵام زەرەری جیانی تەعویز ناکرێتەوە.